دەچینە یەکێک لە کۆنترین یانەکانی ئەسپ سواری شاری بۆ خۆمی ئەڵمانیا. یانەکە کە ناوی شارەکەی هەڵگرتووە چەمەنی 95 ساڵە. دەمانەوێت ئاشنا ببین بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەسپ و چۆنیەتی بوون بە شۆڕە سواری. کەش و هەوا خۆشە. یەکەم ساتی دروستبوونی گفتوگۆ لە نێوان ئەو ئاژەڵە و مرۆڤەکان کاتی خاوێنکردنەوەیانە کە هاوشێوەی مەساجە بۆیان. گرنگترین شت لە ئەسپ سواریە ئەوەیە کە تۆ پەیوەندی لەگەڵ ئەو ئاژەڵە لەگەڵ ئەو ئەسپە دروست بکەیت. هەر بۆیە گرنگە کە خۆت ئەو ئەسپە ئامادە بکەیت، خۆت پاکی بکەیتەوە، خۆت ئامادەی بکەیت پێش ئەسپ سوارێکە پێشەوەی وانەکە دەست پێ بکات ئەبێ خۆت لەگەڵ یابی. بۆیە پەیوەندی لە نێوان تۆ ئەو ئەسپە دروست بێت و بۆ کاتی ئەسپ سواریش ئەو پەیوەندی زۆر گرنگە چکە گوێت لێ ئەگرێت تۆ چیت بێ ئەوەت لەگەڵا ئاکات. ئەو خۆشەویستی کە دروست بوو ئەتوانی باشتر لێ تێ بگەی، ئەزانی کاتێکە نەخۆش بێت چی هەیە و چی نییە، نەک بۆت ئامادەکەن. خۆشێکی لەوایە کە دەبێت پشتی پاکەیتەوە، ناوچەوانی پاکەیتەوە، قژی دابێنی پاک و جوان ئامادەی بکەیت و زینەکەی بخەیتە سەر بۆیە بتوانی ئەسپ سواری بکەیت و ئەو پەیوەندیش زۆر گرنگە. بۆیە کاتێک پێش ئەسپ سواری باشترین شتەوەی کە خۆت ئەسپەکەت ئامادە بکەیت. ئەسپ سواری ئەستەمترین وەرزشە. کاتێک سوارێک لەسەر ئەسپێک دەبێت پێویستە باڵانس ڕاگرێت. لە هەمان کاتدا دەبێت ئەو توانایەمان هەبێت ئەسپەکە لە جوڵەی خۆی بەردەوام بێت. ئەو ئاژەڵە کە نزیکەی 500 تا 600 کیلۆیە فەرمانی پێ بکەین و کۆنتڕۆڵیکەین. هەروەها سێ جۆری جوڵەی ئەسپمان هەیە، جوڵەی هێواش، هەروەلە و غار. ئەگەر بمانوێت فێری ئەسپ سواری بین و بە هەست و بە ڕۆح و بەجەستە پێویستمان بەم ئامێرەیە کە ناوی مستەر جۆنسە. Mr. Jones sein Name. منیش هەرچەندە چەند ساڵە ئەسپ سواری دەکەم، ئەمە ماوەی چەند ساڵێکە کەمتر کاتم بۆ ئەسپەکەم هەیە، بەڵام منیش دەمەوێت بزانم لە ڕێگەی مستەر جۆنسەوە چی فێر دەبم کە ئەمە لە بریتانیا زۆر باوە. Ja, du brauchst jetzt Stabilität, sonst wenn du nämlich oben auf dem echten Pferd immer so hin und her wackeln würdest. Ja. بەڕاستی ئەم زیمۆلاتۆ زۆر سەرسامی کردم چونکە ئەسپیش هاوشێوەی مرۆڤ خاوەنی هەست و سۆزە، لێرە فێرت دەکا کە چۆن بتانی کۆنتڕۆڵی جەستی خۆت بکەیت و چۆن بتانی ئەو ئەسپە کە ڕەنگە 400-500 کیلۆ بێ بتانی کۆنتڕۆڵی بکەیت کاتی ئەسپ سواری. بەڕاستی زۆر سەرسامی کردم. پندێک هەیە بە ئەڵمانی دەڵێ خۆشبەختی ئەم دنیاە لەسەر پشتی ئەسپە. ئەو پەندە ڕێک بۆ من گوتراوە چکە ماوەی 20 ساڵە خاوەنی ئەسپی خۆم و خۆشترین کاتەکەم ئەو کاتەیە کە لەگەڵ ئەسپەکەمدا بەسەری دەبم. ئاڵەشاڵی ڕوودا لەسەر پشتی ئەسپەکەم لە ئەڵمانیا.